باوڕکە ژیانن نەما مەسەرەن لە بەتایبەتی لەو منتیقەی برادۆست منتیقەیەکێ لە شینۆوانە ژیانن نەما بژێمە ژیانشن مەسەرەن 3 مانگا لێرەیە لێرە نەبی مەسەرەن ئیدارە نابی ئێستاش هەوڕۆسێ بەردومانی کردە سەر چیای سنینێ لەوێ ڕەوەند لەوێشەیە هەموو دەترسین یعنی ترسەکە لە ڕادە بەدەرە فرۆگە بە ئاسمان ئەو فرۆکە پێشکەوتوێ فشاز دێ بە ئاسمان ئەوە دێ ئێمە یعنی ژیانمان باوڕکەی لە مەترسێکی زۆر گەورەیە بەڵام چارە نییە ئیدی مەڕوومالاتمان هەیە و دەبی هەر بێینە و سنوورە ئەگەر نین بێمان چارە ناکرێت لە خوارێ گەرمایە و ئاو لەوەڕ و قورآن ئەوڕۆکە بێم تیارێ تورکی ڕۆژانە ئاگەڕێن هەر لە حەدودێ زاخۆی هەتا وەکو منتیقی خەندیل و هەتا لای بێم منتیقی سولەیمانیە حەدود و حەدودێ ئیرانێ و بن حەدودێ تورکە هیچ ئیدارەی تێنەما ژیانی تێنەمان یا گوندی تێمان یا فەلاحی تێمان یا زەراعەتی تێما حكومة ما